هەڵەکە لە خۆمانەوەیە. ژنەکێک دەچێت خانە تازەکەی خۆیانەوە زۆر دڵیان پێخۆش دەبێت. بەیانیەک کە هەستان بۆ نانی بەیانی، ژنەکە لە پەنجەرەکەەوە سەیری ماڵە دراوسێکیان دەکات. بە مێردەکەی دەڵێت: ئازیزم، سەیری ئەو جنانە بکە، چەندە پیسە. وات یارە ژنی ئەو ماڵە نازانێت چۆن جل بشوات. کەمێکیش بەیان پێ دەکەنێت. ژنەکە هەموو ڕۆژێک ئەمەی دووبارە دەکردەوە. بەو جۆرەی تاوەکو مانگێک هەرگاڵتەی بۆ ژنە داماوی دراوسیان دەکرد. تاوەکو پایانیەک ژنەکە هەستا و سێری کرد ئەمڕۆ جلەکان زۆر پاک و خاوێنە. ژنەکە وتی: ئازیزم، سوپاس بۆخوا دوجار ئەو ژنە فێری جستێدن بوو. پیاوەکەش وتی: نە ئازیزم، ئەم بەیانیە من زوو هەستام ئەو شوشەیەم پاک کردەوە کە هەموو ڕۆژێک تۆ لێوەی سەیری ماڵە دراوسێکەمانت دەکرد. چونکە ئەو شوشەی تۆ سەیری جلەکانت لێوە دەکرد زۆر پیس و چڵکن بوو. هەنێ جار هەیە وا دەزانین کەم و کورتی و هەڵەکان لە خەڵکیەوە بێ ئاگای لەوەی کە خۆمان سەرچاوی هەڵەکانین.